سەلاح بامەڕنی پامنێری دەنگی ئەمریکا ڕاستە و خۆ لەگەڵ کورد کۆنێکشنە. کاک سەلاح ئەم کاتت باش میکانیزمە نوێ ئاسایشیەکانی بەغداد چین؟ ڕاستی ئەمڕۆ دوێنێ هێزەکانی ئەمنی حکوومەتی عێراقی هێزەکانی ئەمنی بەربڵاو کردوتەوە لە ناو شەقامەکانی بەغدا بە تایبەتی لە ناوچەی کەڕادە و مەنسوور و سعدون. ئەم سێ شوێنەکەەوە بازارێکی زۆری لێ دەکرێتن بەهۆی ئەوەی کەەوە خەڵکێکی زۆر ڕوو لە بازار دەکاتن بەهۆی جەژنەوە بۆ کڕینی کەلوپەلی جەژن. ئەمە وای کردەوە کە حکوومەتی عێراق زیاتر کاری پێویستی ئەمنی تونتر بکاتن لەم شەقامان بۆ ئەوەی کاری نەخوازا و ڕوو بداتن. بڵێ کاک سەلاح لە هەندێک سەرچاوی هەواڵەوە ئاماژە بەوە دەکرێت کە وەزیری ناوخۆی عێراقی دەست لە کارکێشانەوەی خۆی خستوەتە بەردەم حکوومەتی عێراق. ئەوە بەشێکە لەو میکانیزمانە یا چۆن؟ بڵێ سەبارەت بەم بارودۆخەوە پێش کاتژمێرێک ڕۆماڵی کۆنگرەی ڕۆژنامەوانی وەزیری ناوخۆی عێراقیمان دەکرد. وەزیری ناوخۆی عێراقی محەممەد غەبان لە کۆنگرەکەیدا ئاماژەی بەوە کردووەکەوە دەست لە کار بکێشێتەوە. بەڵام وا پێشبینی دەکرێتن کەەوە ئەنجومەنی وەزیرانی عێراق دەست لە کارکێشانەوەکەی محەممەد غەبان قبول نەکە بەهۆی ئەوەی کەوە بارودۆخی ئەمنی بەغدا لەم چەند مانگەی ڕابردوو دەتوانی وگووی هانزیکەی 50% ڕابگرێتن. بەڵام لەو دوایە دەکەوە بۆ هۆکارێکی ترسناک و ناڵەباری باری بەغدا وای کردەوەکەوە محەممەد غەبان دەست لە کار بچێشێتەوە. باشە کاک سەلاح پێ وایە ینی حکوومەتی عێراق هێزە ئاسایشیەکان بتوانن نەکەر بەغدا شارەکانی تریش لەو جۆرە هێرشە تێرۆرکاریانە بپارێزن؟ ڕاستی بەغدا و شارۆچکەکانی دەوروبەری بەغداش تەنانەت ئەم ناتوانم بڵێم کەەوە سەبارەت بە هەرێمی کوردستان ئەوانەی کەوا نێزیکی کۆنتترۆڵی ژێردەستی داعشن داعش توانیوەیەکی کەوا خەلایی خەوتوەکانی لە ناو شارۆچکەکان زیندوو بکاتەوە و کارەکانی تیرۆریستی لێ ئەنجام بداتن. بەڵێ زۆر سپاس کاک سەلاح لە بەغداوە لەگەڵ کورد کۆنێکشن بوو. زۆر سپاس.